بەڕێزان ئێمە وەک بنەماڵەی مامۆستا نووری عەلی ئەمین ئامانجمان لەم ڕۆژەدا خەڵاتی ڕێزلێران پێشکەش دەکەین بەو کەسایەتیانەی کە بەدەم پرۆسەی پەروەردە و فێرکردن و نووسین و ئەدەبن. هەروەک چۆن مامۆستا نووری عەلی ئەمین تەواوی تەمەنی لە خزمەتی پەروەردە و زمانی کوردیە بووە. و لێرە بەڵێنتان پێ دەدەین کە ئێمەش وەک نەوەکانی مامۆستا نووری عەلی ئەمین لە خزمەتی پرۆسەی پەروەردەی و مامۆستا و نووسەر و ئەدیبە ببین. مەراسیمەکە بەڕاستی لە جێی خۆیدایە، بۆیە ئێمە سوپاسی بنەماڵەی مامۆستا نووری عەلی ئەمین پڕ لە بەخشش و کۆچکردوو دەکەین و هەروە سوپاسی لقی سولەیمانی یەکێتی مامۆستانی کوردستانیش دەکەین کە هەماهەنگ و هاوکار بوونە بۆ ئیکەوە ئەم مەراسیمە بۆ پۆلێک لە مامۆستا و نووسەر و ئەدیب بەڕێوە بچێت. ئەگەر دەمانەیە کۆمەڵگاکەمان باش بێت، دادپەروەری کۆمەڵایەتی، ژینگە پارێزی، خاوێنی، ڕێزگرتنی ئینسان جێگیر ببێت، دەبێت مامۆستایان لە ئەولەویەت بن. تا مامۆستا تەقدیس نەکرێ کۆمەڵگا بەڕاستی ڕزگاری نابێت لەو هەموو ئالنگارێن ئێستامە ڕووبەڕی دەبینەوە. بۆیە لێرەوە ئێمە وەکو مەکتەبی سکرتاریەت پڕ بەدڵ پیرۆزبایی لە دەستخۆشی لە بنەماڵەی مامۆستا نووری و لقی سولەیمانی دەکەین بۆ ڕێخستنی ئەم مەراسیمە. پیرۆزبایش لە مامۆستایانە دەکەین کە ئەمڕۆ ڕێزیان لێ دەدرێت و من پێشم وایە ئەمە زۆر کەمە، ئەمە قەترەیەکە لە دەریایەک. ئەگەر بمانەوە دەبێت بۆ ئاراستەی بەردەوام بین تا هەموو مامۆستایانی بەهاری تەمەنی خۆیان بەشیان بەسەریان بکەینەوە